چەند ڕۆژێکە کاروانێکی گەورەی سەربازی رووسیا کە درێژیەکەی بە دەیان کیلۆمەتر مەزەندە دەکرێت لە نزیک شاری کیێفی پایتەختی ئۆکرانیادا ڕاوەستاوە. چاودێران ئەو کاروانە بە یەکێک لە نهێنیەکانی جەنگی رووسیا بۆ سەر ئۆکرانیا ناو دەبن. ئەوە بابەتێکی ترسناکە و پەیوەندی بە کاروانێکی زریێپۆش و چەکی پێشکەوتوی رووسیاوە هەیە، بەڵام لە نزیکی پایتەختی ئۆکرانیادا لە جوڵە وەستاوە. ئایا پەیوەندی بە گرفتی لۆجستیەوە هەیە یان ئاماژەیە بۆ هێرشی شکست خواردوو؟ ڕۆژنامەی لۆتان دیمانەیەکی لەگەڵ نیکۆلاس ماسۆری توێژە لە ناوەندی لێکۆڵینەوەی ئەمنی لە پەیمانگای فیدراڵی سویسرا بۆ تەکنۆلۆژیا ئەنجامداوە و ئەو پرسیارەی ئاراستە کردووە کە هۆکاری ڕاوەستانی ئەو کاروانە زەبەلاحە چییە؟ ناوبراو لە وەڵامدا چەندین هۆکاری سادە ڕیز دەکات، وەک کێشەی خنکانی هاتوچۆی ئۆتۆمبیلی لە کارکەوتوو یان بۆی هەیە تەکتیکی سوپای رووسیا پێ بۆ هێشتنەوەی ئەو هێزانە لە ژێر چەتری سیستەمی دژە ئاسمانیدا بۆ پاراستنی لە هێرشی فڕۆکەی بێفڕۆکەوان و موشەکبارانی ئۆکرانیەکان. ماسۆر دەڵێت لە قۆناغی یەکەمی هێرشەکەیاندا ڕووسەکان ویستیان بە خێرایی شوێنە استراتیژەکان بگرن، وەک شارە بچووکەکان و شەقام و چوارڕیان و گرنگەکان. ئەوەش بە هێزی بچووک ئەنجام دەدرا، بەڵام کاتی ڕووسەکان لە قۆناغە تێپەڕین، راپۆرتەکان ئاماژە بە گرفتە گەورە لۆجستیەکانی سوپای رووسیا دەکەن. ئەوە جگە لەو گرفتانی کە باسی نەبوونی هاو ئاهەنگی دەکات لە نێوان یەکە سەربازەکاندا. نیکۆلاس ماسۆ بڕوای وایەکێک لە هۆکارەکانی ئەو گرفتاری سوپای رووسیا بۆ ئەوە دەگەڕێتەوە کە نەخشەدا ڕێژەرانی ئەو جەنگە کەسانی دابڕاوبوون لە دەستەی ئەرکانی گشتی سوپای رووسیا. ئەوەش لە پێناوی پاراستنی نهێنیدا ئەو نەخشەیە بۆ یەکە سەرەکیەکانی ئاشکرا نەکراوە. ئەوەش وای کردووە کە زۆربەی ئەفسەر و سەربازەکان ئامادە نەکراون بۆ جێبەجێکردنی نەخشەیەکی لەو شێوەیە. ناوبراو ئەوەش بە دوور نازانێت کە سەربازان و ئەفسەرانی سوپای رووسیا بەهۆی بێبڕواییان بەو جەنگە سیستەم و ئامێرەکانی سوپا تێک بدەن و نەخشەکان پەک بخەن، کە ئەوەش بۆ ڕوبەڕووبوونەوەی نەرێنی هەژمار دەکرێت و وا دەکات فەرماندەی ئەو هێزە بە چڕی هێزەکانی بهێڵێتەوە بۆ ئەوەی کاتێ ڕوبەڕووی جەنگاوەرە ورە بەرزەکانی ئۆکرانیا دەبنەوە بتوانن خۆیان ڕاگرن. بەڵام عەقیدی دەریایی فەڕەنسی و مێژوونووسی سەربازی میشێل خۆیا دەڵێت ئاڕاستەی سوپای رووسیا خۆپاراستن بوو لە وێرانی و بەکارنەهێنانی بۆمباران و تۆپبارانی شارەکان. بەڵام لە دوای ئەوەی سوپای رووسیا ڕووبەڕووی بەرپەرجانەوەیەکی چاوەڕوان نەکراوی گەورە بووەوە، هێزەکانی تووشی جەنگی پارتیزانی دەکات، هەروەکو جەنگەکانی عێراق و سووریا و ئاماژەکانیش بۆ ئەوە دەچن کە رووسیا بەرەو بە حەدەبکردنی شارەکانی ئۆکرانیا بڕوات.